روزان جژنه له هاوینگه ها سیپه روشکا دیهیا و باجار آکری به بزاخترد کوید گشتیارم بیانیو خمالی الویره تینه دیتن خەڵکی هەولێرین لەگەر چەند هاوڕەیەکمان بۆ گەشت هاتین هێرکوانە بەڕاستی شوێنێکی زۆر خۆشە وەکو لە راپۆرتەکەی NRT لە کوردستانەوە کە بینیمان شوێنێکی یەکجار خۆشە ئەمە بۆ گەشتکردن هاتوین بەڕاستی کە دینیمان شوێنێکی زۆر سەرسامکەرە زۆر خۆشە ئەمە خەرچی مەسیبینە لۆ پیاسە سەفرەی هاتینەوە دووەم ڕۆژی جێژنەیە هاتینە ئێرە جێکی خۆشە بەناوبانگە سیپانێ لە ئاکرێ هەموو ئاوە زۆر خۆشە فێنکە لۆ پیاسەی هاتینە لۆ گەشت و گوزارین لۆ خۆشی وڵای خۆشە ئایلاکم و سەفرێ بکەتن پێکدا زۆرە خۆشە پێک بە ئایلێ خوب بچیتە سەفرە گەر کوڕێ خوب گەر ئایل کچێت من هنک ولاتی لآست خسمت گزاریان نرازی نو هنک اندنجی الهاتنا گشتیارم بیانی والله لسه ماني هاتو ميلا طبعا من لناو تلفزيون لتلفزيون ابينو ام شوينا لناو تلفزيون طبعا شوينش بيشكوتو خوش بو بلا مستاك هاتو ميلا بوشو بيشكوتو خدمه گزارشتي كما يعني اونيه بوشو اي كمان لتلفزيون بينو وانيه بوشو يا بعد يا من يكم دار تاعكم كريو تاع ب 1000 دينار يعني اشتكاني شي قدانه وادي هذا تو گشت و گذاری واسا خوشتی نجبر عربا چو خوشی لی نما نوکم زاخواتین ام چو رخی بخاله بگوتم میشن چک سیاحا خواستینن ام شو ریجی رویش بر عربا ما تو ویریجی روی بارنی نجبر عربا سیپه به سیلاوا خو هوایی که فینک پیشکشی مهوان خود کرد سرپرشتیار وید بیجه چند سقا گرم ببید مهوان ما زیده ترد بن کەمشێن بژین دانزداونی vەیەکێ هەتا پێنجی شەشێ گەشتیارێکە زۆر تێدا ناف هۆڤینگەها مەیە سیپە بەغدۆ بۆراپترێ شێن بژین سەدێ نۆت ئید بەغدۆنە خودان کسکاتی و سیلاوکا بلند ابدرجاهیا 18 متران خودان کانی و آوکا تازی چندین ستران و هوزان به هاتین گوتن بوی جهک نافدار هاوینگه ها سیپه چند دنیا گرم ببید او بزاختر و قربالختر لیده هید لهنگ شیارین کرد او گلهی هنه کش بر عربان جهوان تسک بویا گهدار زباری NRT لقضای آکره